دوایین کەیسی مامۆستا بەدەلبەرواری بە کوێ گەشت و ئایا هیچ بڕیارەکەیە بۆ ئازادکردنی؟ بله سپێداهەوە و هەمی بینەرێکەکانی ئاسمانی پێیان باش بیت. بەلە کەیسی مامۆستا بەدەلبەرواری دەمە گرتنە خۆپیشاندەرن دۆکێک و مامۆستا بەدەلبەرواری یەک شڕێکخەرێن ئەوێ خۆپیشاندانێ بوو. یەکەم جار کەیسێک لەسەر هاتە ڤەکردن سەر بەشداریکردن خۆپیشاندانن بێمولەتە دەمێکیدا کە مامۆستا بەدەلبەرواری ڕۆژێکی بەری خۆپیشاندان هاتە گرتن، یعنی بەشداری هیچ خۆپیشاندانێکی نەبووە، یعنی هیچ تاوانێک نەهاتی ئەنجامدان هاتە گرتنێ. گرتناویژی پشتی کو گوتنێ توی یانژی دیداوان گوتنێ توی دادگاه بەردەم دادوەرێ ڤەکوولینە هاتنە وەرگرتن کەفالەت هاتە ئازادکردن سەروی کەیسی پشتی دام دومایی کاتی دومایە دامێک و ئەم چووین کەفالەتەوی دروستی داکۆش بێتە بەردان بێک و پێشوەختە ماگەدار بین کەیسێکی دیر سەراتە ڤەکردن ڕاستیژی نه بنگه پلیسا دزانی چی کیسه نشی بومه هات رونکرین کو اف کیسه کنگی و چاوا و بوچی سرادیه بکرن و پشتی دام و فرمی حکومتی بی هات راگرتن ول بوده گوتنا پلیسا یکم جار گوتی یه هات راگرتن سر تحریض یعنی تاوانا تحریزی حتی روزا دیل دادگاه کوپوما اشکرا بی دادوره و کنه گوتی گوره ماده 2 یا صاب خراب بکارینان الکترونیکان مامۆستا بەدەل دەستگیر کراوە ئەنی ڕاگیرەوە ئیتر سوود لە مەفاش بێنڤەدانا جەژنێ هاتە دیدن و جەژن بوو حکومە دادگەیەکی کەفالەت بەرنەداش بەرکو هیچ تاوانێک جێ نەهاتە ئەنجامدان و بەڵگەیەن کو پێتیڤی بۆ ناوکەیسی دەژی ڕاستیژی هیچ هێزێکە یاسایی نەبوو ئەنجام دەبوو جەژن ئیدی بێنڤەدانا حکومەتی هاتە ڕێگەاندن ام چاورت این که روزی دام اگر هات هیچ دستکاریه سیاسی اداری تدا نبود دادگاه مامۆستا کفال مامۆستا بەدەلبەرواری کفالت آزاد بکرد دمکی دا نبتنه کفالت بلکو هیچ توانێک انجام نده لی ام چاورت که کفالت بید بردان حتی ریکاری یاسایی دادگاه بڕێنەوە. زۆر باشە ئەو خۆپیشاندانانی دوایی کە گرتبوونەوەی بەتایبەت دوێنێ لە هەڵەبجەی شەهید و لە پارێزگای سلێمانی بۆی ئەنجام دراوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو دۆسیە یاخود تا چەند دەبێت تەمای ئەوەی کە زووتر ئازاد بکرێت؟ بێگومان هەمی کاریگەریە خۆر سەر هەبێت هەر خۆپیشاندانە ئەمر ڕانیە ئەمر دەبەرە گەرمیان هەر لە هەڵەبجە یانژی ئەو ڕێکخرا و ئاژانسە نێودەوڵەتی مافێن مرۆڤی یانژی ئەوێن یاسایی بەڕێوانیش ئازادی ڕادەربڕینێ و مافێ خۆپیشاندان هاتکن هەمی بێگومان کاریگەریە خۆ هەین سەرەتی بەڵام کێشە سەرەکیە وی وڵاتیەوە دەما هەر تشتێک ڕێژکێ خۆی دروست داناچیت یعنی دەما و یاسا دادگە هەر بڕیارێکە تەمامە خۆ ڕێبە ناچیتن کاریگەریە بڕیارێن ئیداری و سیاسی نەبیتن طبعا پێک و کاریگەری سەر وەم بێ دروستکردنێ باشترەوە ڕێکی سەروەریە یاسای بێت دانێ یاسا ڕێژکێ خۆی دروست وەربگریت طبعا وەکم گوتی بێگومان هەموو ئەو بێنگا بە تێناوەبەتن تایبەتش دەبەرە سلێمانی یان هەولێر و سلێمانی مامۆستا بەدەل یان هەر ئەو کێسی دەبەرە بادنانێکردن باشیە خۆ هەیە. زۆر باشە کاک خەتاب بۆ گەزانین یەکەم جەژن بوو دووەمیش بە پێی یاسا مامۆستا بەدەلبەرواری مافی ئەوەی نەبوو بە با بڵێن کەفالەت یاخود بەدانانی بڕێک پارە لە زۆرجار لە بەپێی یاسا هەیە کەفیل دەکرێت بۆچی ینی ڕێگەشیان نەدا بە کەفالەت ئازاد بکرێت لە کاتێکا جەریمەکەیە و ئەو مودعیەکی ئەوەی نییە کە بڵین بێتە دەرەوە تووشی کێشەی تر بێت بۆ ئەوەیان لەگەڵ نەکرد. بەڵێ دروستە شڕۆی یاسایی بە من گوتی کێشە یاسایی بنیادە مامۆستا بەدەل هەردوو ئەو تۆهمەتت هاتین پاڵدان یعنی ئەو دوو کەیسێن سەر مامۆستا بەدەل هاتین تۆمارکردن بنیاندا هیچ بنەمایەکی یاسایی نینە یا دوام ژی ئەگەر هاتوو سکاڵاکەر یان ژی مافی گشتیان حکومەت یان ئەو لایەنێک و سکاڵا سەر تۆمارکردن گورەی یاسایە نەدا دروستە یاسا ڕێکی دتە یعنی نەتوانێت کە ئەندا مەسەلا ئەگەر هاتوو ئەنجامش دابێت طبعا ئەس پشتڕاستی بێت بژمەتە هیچ تاوانێک ئەنجام نەدایە بەڵام ئەگەر حکومەت تاوانژی زاند یان دادگە تاوانژی زانت یەکیش مافێتویی یاسایی gelekî sivike ku diviya mamosta bedel kefalet hat bu azadkirin yani me parêzer me daxwaza kefalet azadkirina bijî kir ku min goîte me guman heye rastî yani neberdana wî
کاریگەری یانژی بژن سەختە لانێکی ئیداری سیاسی بدەگەنا هەموو ڕوویەکی یاسایی بە وەکو من گوتی ئەگەر بنیاتێک نەبێت و ئەسڵەن تاوان نەبێت یعنی بچی مافی کەفالەت بێت لەبەردا یاسا مافی دەتێ بەڵام من گوتی گومانە هەندێک بمە دروست بیت و ڕاستیژی دادگای نەشیا تەمامی سەربەخۆیانە بریارەکە دوتی زۆر باشە کاک خەتاب لە ئێستادا تەنها مامۆستا لە زیندانیا خود مامۆستایانی دیکەش هەن کە لە زیندانەکاندا بوونی هەیە و دۆسیەکانیان ماوەتەوە لەوێ بەڵێ خوپیشاندانن دووەکی ئەبێت مامۆستا فەرمانبەرانکردنی سەرجەمێ وان کەسێن مامۆستا فەرمانبەرن هاتنە ڕەوانەکردن بۆ دادگا دووت سەرجەمێ وان 15 کەسن 15 فەرمانبەر و مامۆستانە یعنی باش سەرجەمێ وەکو پترش 205 مامۆستا فەرمانبەرە هاتبوون دەستە سەرکردن 15 شوانە کەیسی هاتن دروستکردنی هاتن ڕەوانەکردن بۆ دادگایە 14 شوان کەفالەت هاتین ئازادکردن هەتا ڕۆژە دادگای و ڕێککاریتەوە پڕێڤەچن مامۆستا بەدەڵ تنێ مای ڕاگرتیە دیانی کەفالەت ئازادکردنیە ئەم ژ وەکو تووڕە پارێزەرێن خۆبەر پرسین گشتی دۆ پارێزەریە بۆ هەمی وان کەیس هاتکەن هەتا کو دادگای دۆبنمایی ئێستا بەیانی ڕۆژی یەکشەمێ و داوام دەست پێ دەکاتەوە بڕیار وایە کە بەیانی بێتە دادگا و ئازاد بکرێت بە کەفالەت ما داخوازکردیەک و داخوازە کەفالەت ئازادکردنێکی وەکو ڕێکارەکە دەستپێکی بۆ ڕۆژە سوبەیی ئەم تەمەنایەتی کو بێت بەردان و یەکش مافی توێژی بێت بەردان بەڵام جارێک دێت بێژم یعنی ئەگەر هیوی خوازن یعنی کاریگەری سەر سەماعەتە هەرێمێ و دەسەڵاتە دادوەری نەبێت دەسەڵاتە دادوەری بچێت سەربەخوانە بڕیارەکە دروست بدات بێگومان مافێکی ویە سبەی بێتە ناف ماڵ و خێزان ئەخوات زۆر باشە کاک خەتاب داواکاری مامۆستایان تەنها موچەکانیانە تەنها ئەو حەق و ئەو مافانەیە کە لەلایەن حکوومەتە ئایا ئەمە دەکرێت ڕێگە پێدراوە لەسەر مافی خۆت لەسەر حەقی خۆت زیندانی بکرێت بەڵێ گشتی ینی هەمی ئەو فەرمانبەرێک بۆ لە هەرێما کوردستانە ئەگەر ئەم بێژن وەکو من گوتی دەسەڵاتە دادوەری ژڕۆی یاسایی بە سەربەخویەکە خوا باە هەمچین داواکاری گشتی پێنگاوێن خوێن یاسایی دروستابێت وانە دیگە گەلێک جارە سکاڵار سەر حکوومەتێوە بە تۆمارکردن و خەڵک وی ڕەنگی تێتە ئیشاندن موجێت وتە بری تێتە پاشەکەفتکردن تایبەتی چینا مامۆستا ڕەنگە چینا بەرپرسە بێ هەرێمی ئاگەل ڕەوشە ژیانە هەژار و مامۆستا فەرمانبەرێکی وڵاتی نەبێت ڕاستی ژبەرن دێژی ئەگەر هات داواکاری گشتی یان لانێن و یاسایینە مافێکی ڕەوای مامۆستا بزانم کێمترین مافێ وان ژیاوە و نەڕازیەکانی بدن بەرامبەر حکوومەتێکی ساڵەهای ساڵانە پاشەکەفتێکی بۆ مامۆستاکیری ژیانەوە تووشی کەراسەتی گەلەی مەزم یەک کۆمەڵاتی و ئیداری بووە ژبەرن یەکیش مافێن سەرەکی مرۆڤ ئەوە گەرەیتە حەکیم مافێکی مرۆڤی بخۆت مرۆڤ شێت بەردەمەوی کەسیان ویلانیان وی حکوومەتی دەخوازە مافێکی خۆی ڕەوا بکرد نەخی هیچ ڕەنگێکی ئەوە حکوومەتە هەرێما کوردستانت کرد ڕەوانی نەک و خەڵکێکی تێنی و برسی بکات و ڕێکی نەدات بەحەزی لەوێ تێنی و برساتیە خۆ بکات زۆر باشە ئێوەکو پارێزەری ئەو دۆسیە تا ئێستا هیچ زەختە یاخود هیچ فشارێکتان لەسەر نەبووە لە کشانەوەی ئەو دۆسی یاخود بێدەنگبوونتان لە پارێزبەندی پارێزگایاری لە بەڕێز مامۆستا بەدەل بەرواری ئەم وەکو گروپی پارێزەرا وە سەرپەرشتی ئاوی گروپی پارێزگاتۆکێتکەم بۆ پرسین گشتی هاتێ دەیناتان 6-7 ساڵم ئەف کارە بەردەوامە بێگومان ژیانی بەردەوام ئەگەر ڕاستا خۆش نەبێت ناڕاستەوخۆ کاریگەریار سەر کارێ مە وەکو پارێزەرایی بەڵام بۆ بێژی گەفێکرد سەر ماوەکو کەس بێت گەفێ ناڕاستەوخۆ ترسنوکانە جار جار هەنا بەڵام ئەشلامە بە حساب بۆ هیچ گەفێکی ناتەگیرن چکو بۆ مافێک گشتیە مەلەتی هەم پێتەوی قوربانیدانی هەم ژیان مامادەن هەرچی قوربانیەکە هەل بەرامبەر بدەن ئەو گوترەی کوتێن گوتنێ دە حەکمەداژی ناڕاستەوخۆ کاریگەری سەر کارێمە هەیە ڕاستیژی بەڵام توی ڕەنگی ڕاستەوخۆ حتا نوکە هیچ گەفێکیان کاریگەریەکە ڕاستەوخۆ سەر نەبێت بەڵام هەر قوربانیەکە کو بێتە دانش لامە بەژی پاستیان خوا ئامادەنە کو بەڕەوانیش پرسی گشتی نەبی وڵاتی و مافێ فەرمانبەر و مامۆستا هەژار نەبی وڵاتی زۆر باشە کاک خەتاب چەند جاری دیکە مامۆستا بەدەل بەرواری دەستگیر کراوە بۆ بەتەنها زیاتر چاو لەسەر ئەم مامۆستایە بۆ زیاتر دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندانەوە بەڵێ خوپیشاندانێ پێشترژی مامۆستا بەدەل هەر ئەم خوب پارێزەرت مامۆستا بەدەل بووینە بۆ دەرچوون شوان گرتن و یانوان هەمیگە بە مامۆستا بەدەل وەک بریکاردەرێکی خواست بەحەز بکەم مامۆستا بەدەل هەمیگە بە کەسێکی هوشیارە زیاتر هوشیارترش بژن ڕادیە گشتیە فەرمانبەرات دەخۆ
بەردەوام کاری ینی کار سەر دەستلەینانا مافێخۆ داوایە فەرمانبەرێن وی هەرێمێت کرد تیشخستنە سەر مامۆستا بەدەل چێکینا کۆمەکە تۆمەتێن بێبرامایەتی نەبووە ڕێگیرە و مامۆستا بەدەل سەرێکی بێدەنگ بێت مامۆستا بەدەل شکردن دانەشنۆکە چه ساڵها ساڵا بەردەوامە سەر کارکردن سەر مافێت مرۆڤی سەر مافێت خۆیت ڕەوا جبرن دیاختێک و خۆپیشاندان ئایتێتکردێکیش دەستا خۆپیشاندان المەدەنیانە ئاشتیانە مامۆستا بەدەل بەردەوام ئەنجام بدن دەخوازە مۆرەدن فەرمیشێکی دارید کرد بەردەوام دەستا کە بێبەر یانژیا کاریگیرا ئەوان کارایەش بەردی دەسەڵات دیشکە خۆ دەخستە سەر مامۆستا بەدەل ئەوژی نیشان هەندێک و مامۆستا بەدەل یان کۆمەکەوە مامۆستان دەوروبەرێ توێژی چینەکە هەوشیارترین پێ ڕەنگی کۆ هەیە زۆر سپاس بۆ بەڕێز کاک خەتاب عومەر پارێزەری مامۆستا بەدەل بەرواری لە دوای ئەوەی کەوا کۆمەڵێک ناڕزایەتی و داواکاریان هەبوو لە ئەمبەر وەرگرتنی موچەکانیان لە پارێزگای دهۆک بەڵام دەستگیر کرا و لە ئێستاکەش لە زینداندا ماوەتەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانی پارێزەری بەڕێزیان